سڵاوتان لێبێت بینەرانی ئازیز و خۆشەویستی بەرنامەی ژیان و خەباتی یاران. لەگەڵتانداین بۆ پێشکەشکردنی بەشی دووهەم و کۆتایی وتوێژ لەگەڵ کاک ڕەحیمی مەحموودی. تکایە هاوڕێمان بێت. کاک ڕەحیمجان پێم خۆشە دیارە زۆر باس هەیە بەڕاستی ئەگەر بمانێت بە وردیتەوەی ئەوانە وەک بیرەوەری باس بکەین بەرنامەها نیازە تا تۆ قسەی دڵی خۆت بکەی بە تەواوی و ئەو ڕابردووە هەمووی باس بکەی، بەڵام دواتر دەبی بە پێشمەرگە و دەبی بە پێشمەرگەی کۆمەڵە سەر ڕایەوەی کە جێرانێتی دیکەی چەپ لە سەحنەدا هەن باست کرد کە چۆن بوو لەگەڵ کۆمەڵە ئاشنا بوو بەسەرەتا تەمایل بوو بە لای چریکە پیدایەکاندا. پێم خۆشە بۆ بیرەوەری باسی ئەوە بکرێکە کۆمەڵە سەر ڕای ئەوەی کە زۆر درەنگتر لە زۆرێک لە زریان سەپەکانی دیکە ئەلامی ئاشکرابوونی خۆی کرد، خۆی ئەلەنی کردەوە، خەڵک ناسی، بەڵام زۆر زووتر لە زۆریان جێگە پێگەی خۆی کردەوە و لەناو خەڵکدا کۆمەڵایەتی بووە، زۆر زوو جەماوەری بووە. ئەگەر چەند خصوصیات و تایبەتمەندیەک ئالێ و بابەتەوە هۆکارەکانی چی بوون باسی بکەی پێم خۆشە زیادم بچینە سەر هەندێک پرسیارێک. دوای کاکەریم دوای 28 مرداد کە فەرمانی هێرش لەلایەن خومەینیەوە بۆ سەر کوردستان سادر کرا و لە زەمین و ئاسمانەوە حەملە کرا بە کوردستان، حتا خومینی ئەوەی نەدەزانی کە دەریا بابە کوردستان بە دەریا وەسنیە، ئەو فەرمانی دا وەکو فەرماندەی کلی خوار لە دەریا و ئاسمان و ئەرزەوە حەملە بکەن بە کوردستان. ئەوە بوو ئەو قسەی تاریخیەی کە بەنی سەدریش ئێلامی کرد ئەرتەش حەقی نییە پۆتینەکانی داکەنێ و دەبێ بە ئیستلاح کوردستان پاکسازی بکات. لەو کاتەدا سازمانی چریکە فەداییەکان دوو بەرەکێکی گەورەی یەکەیە و تەبدیل دەبێت بە ئەقلیەت و ئەکسەریەتێک. ئەو وەخت دوو جەریان دەکرێت لە کوردستاندا باسییان بکرێ واقعەن کە دەستیان بووە، دەکرێت بڵێن کۆمەڵە بووە حیزبی دموکرات بوو. بۆ من وەکو ڕەحیم نەچوم حیزبی دموکراتێک، حیزبی دموکرات کە هەموو شتێکی بوو، ئیمکاناتی بوو، تانگی بوو، تۆپی بوو، سیلاحی بوو، هەموو ئیمکاناتێکی باشتری لە کۆمەڵە بوو. کۆمەڵە هیچ شتێکی نەبوو، لەو ئاسمانە پانوبەرینە ئەستێرەیەک نەبووچێتە ژێر سێبەرەکەی، بەڵام بۆ ڕەحیم چوو بۆ لای کۆمەڵە، چونکە کۆمەڵە ڕەحیم ئەوەی دەزانی لە خۆی ئەوەی بینی بوو کە ئێمە ڕزگاری کرێکاران و زەحمەتکێشان تەنیا بەدەستی هێز و بازووی خۆیانە. دیارە ئەو هێز و بازووە احتیاجی بە تیۆری هەیە، احتیاجی بە ڕۆشنبیر هەیە، احتیاجی بە کاری چڕوپڕ هەیە. دیارە ئەوەیش جریانێکی چەپە لە کوردستاندا و ئەم جریانە چەپە مسەممەمە بۆ لە کوردستانە خەبات عەلەیهی جمهوری ئیسلامی بکات. و هەر لەو سەردەمەدا لە کۆبوونەوەی شاری سەقز کاک فواد باسی یەکێتی جوتیاران دەکات. من ئەوم لە خودی کاک عەبدوڵای موحتەدی بیستووە کە دەیگوت ئێمە وەختێک کە کاک فواد خەریب قسەکە پێمان وا بوو دێ لەعانەکە 4 سەعات قسە دەکات لەسەر وەزعیەتیەوە کە یەکێتی جوتیاران وا باشەوا فلانەوا فیسارە، بەڵام کاک فواد دێ دەڵێ یەکێتی جوتیاران ڕەسالەتی خۆی تەواو کرد. یەکێتی جوتیاران دروست بوو بۆ لێدانی دەرەبەگەکان، یەکێتی جوتیاران دروست بوو بۆ ئەوەی کە دیفاع لە فەقیر و هەژاری کوردستان کە. بەڵام ئێستا نەگە خەتەری دەرەبەگەکانمان لەسەر نەماوە، بەڵکێ ئێستا ئێمە خەتەرێکی زۆر گەورەترمان لەسەرە، ئەویش جمهوری ئیسلامیە حەملە ئەکا بە کوردستان. و ئەگەر ئێمە بتوانین بۆ یەک ڕۆژیش ئەم شەڕە بخەینە دواوە، ئەمە بە قازانجی میلەتی کوردە، بەڵام دەبێ هێزی خۆمانی بۆ سازمان بدەین. هێزی خۆمان منزوری هێزی پێشمەرگەی کۆمەڵەیە. و بە دوای ئەوەدا کە جمهوری ئیسلامی شار بە شار منتەقەکەی گرتەوە، ئێمەش جەمعێکی زۆر لە جەمعیەتی بۆکان هاتینە دەرەوە، هاتینە دەرێ و
لە دەرێ مسەمەمبوونی دکتور جعفەر چون ئێمە بە حقیقەت سێ نەزەرمانتیا دروست بوو. نەزەرێکمانەوە بوو کە مبارزەی مسلحانە مبارزەیەکی جودا لە توودەیە و ئێمە دەبێ بچینە کارخانەکان لە کارخانەکان و کرێکاران سازمان بدەین بە قودرەتی کرێکاران جمهوری ئیسلامی لە کوردستان هێزەکانی ڕاماڵی. نەزەرەتر ئەوە بوو نا ئێمە مناتقی سەردەشتمانەیە سەردەشتشان نەگیرابەوە ئیستراتیژیە ئەتوانین بچین لەوە هێزەکانی دوژمن ڕاماڵی. دکتور جعفەر لە ناو جەمەکە هەستا دکتور جعفەر تایبەتمەندیەکی خۆی هەبوو لە بخەندێکی تایبەتمەندی خۆی هەبوو بەو لە بخەندە تایبەتمەندیەوە کلاشۆفەکەی دا بە شانی ئەوشانی ئاواتەکاندا دی هاوڕێیان ئێمە لە ئاساییشە لە نێو شاری بۆکان لەگەڵ گەڕاوین و بە خەڵک مەوتە دیفاعتان لێ دەکەین لەگەڵتان دەبین. ئێمە ناتوانین خاڵخاڵی هاتووە ئەوە دەستی کرۆ بە ئێدامکەوە لە پاوەوە دەستی پێکردووە هاتوۆتە سەقز ئەمە لە بۆکانیش تازە دوو ڕفێقمان کە ئەوەی کە لەبیرم بێ یەکیان متەلیبی چابووک بوو یادی بەخێر ئەوی تریان ئەسعەدی جانالی بوو. ئەم دوو کەسێش ئێدام کرابوون. ئەمە ڕفەکانی ئێمە ئێدام دەکات خاڵخاڵی. ئێمە چۆن ئەتوانین سەبحەینێ باوەڕشم بەوە هەیە کە جمهوری ئیسلامی ناتوانێت ئەو شەڕە ئیدامە بدە ئێمە چۆن بە چ ڕوویەکە بگەڕێنەوە خەڵکە من بە تاقی تەنیایش بێت لێرە ئەمێنمەوە پێشمەرگایەتیەکەم. ئەمە بۆ تاریخ هەڵێم من زۆر ناڕەحەت بووم دوو هاوڕێی زۆر خۆشەویستم کە کاک حەسەن سوڵتانی جانی بەخت کرد و کاک ڕەحمانی حسین زادەیش لە بندارێکە خەریک ئیسراحەتیانە کرد بە دڵپڕی و ناڕەحەتێکە و چوومە لاوتی چێژە بامانە نایکەنمانە خەریکن دەڕۆن و پلانەکەن. ڕەحمان پرسیاری کرد دکتور جعفەر چیەکە؟ دکتور جعفەر دەمێنێتەوە پێشمەرگایەتیەکە دیدەمیش منو حەسەن ئەوە هەر لە زۆر ئێمە لەگەڵ حەسەنا بەیەکەوە هەرتمان تەسمیمانەوە بوو کە پێشمەرگەین و تازە پێشمەرگەی کۆمەڵین و دەمێنینەوە لەگەڵ کۆمەڵین. ئێمە ئەم سێ چوار کەسە لەوێدا تەسمیمێکمان گرت و ساغ بووینەوە کە ساغ بووینەوە چەند ڕفێقی دیکەش هاتن لەگەڵمان کەوتن دوایی وردە ئەوانە لە دەهاتەکانی دەوروبەر ماندگار بوون مانەوە جەمعێتر ڕفێقمان لە سەرەوە ئەو کاتە پێمان دەکوت سەرەوە کە کۆمیتەی ناوەندی لێبوو لەو گۆڕەمەڕوانە ئەوە لێەوە هاتبوونەوە لەگەڵ ئەمانە مۆلهەب بووین بە زمانی یەکێتی نیشتمانی کە ئەو کاتانە تازە سمامی پێشمەرگایەتی کردبوو بە دەستە پێشمەرگەمان دەکوت مەفرەزە پێشمەرگە سەرەتایەکانی کۆمەڵە لە ناوچەی بۆکان ئاواڕێکەوت. بەڵام من پرسیارەکە ماوە دەست پێ دەکەم کاگڕەحیم بۆ دەبێتە پێشمەرگە هۆکارەکەی چییە؟ ئایا لە ناو شاردا یا تەکلیفی دیکە نییە کە معمولەن هەڵی بژێرن بە غەیرەز پێشمەرگایەتی لەو سەردەمەدا؟ بەرەوەڵا بوو دەشکرا بیکەین من ئیمکاناتی ئەوەشم هەبوو چونکە هەر ئەو سەردەمانە تازە لە منتقا تیکانتەپە بەرقی بۆ چێشرا بوو بە بەرقی سەراسەریەوە وەسڵ کرا بوو منیش تازە خەریب بوو بناغەی دوکانێکم دا نابوو دوکانی ئاسنگەری و کار بکەم و لێ بمێنمەوە و دەکرا زۆر ڕین دەکەم بەڵام جەوی موقعیەتی ئەو شەرایەت و ئەوزا و ئەحواڵە کارێکی کردبوو کە تۆ نەدەتوانی دەخالەتگەر نەبی نەدەتوانی نەچیتە ناوی و هەر بەچوونی ئەوە کە چوینە ناو ئەو مەسەلەیەوە ئێمە دیارە بە بڕیاری تشکیلات نەک بە بڕیاری شخصی خۆم بڵم وەکو ڕفێقێک بڵم بێم چم بۆ مەقەڕەکەی کۆمەڵۆ بڵم کاکە منەوە داوطەڵەبی پێشمەرگایەتی کۆمەڵ بە بڕیاری تشکیلات بە ئێمە بە من و بە حەسەنیان کورد ئێوە دەبێ بن بە پێشمەرگە چون لەم شرایطەدا پێشمەرگەمان لازمە و ئێمە هەر بەو بڕیارەی تشکیلات قبوڵمان کرد و بووین بە پێشمەرگەی کۆمەڵە و ئیفتخارمان پێدرا. لەو سەردەمەدا کار و ئەرکی پێشمەرگە جگە لەوەی کە خۆ ساز دەکا بۆ
لەو مەقتەعەدا خۆی ئامادە دەکات بۆ مقاومەتێک لە بەرابەر هێرشی ڕژیم بۆ سەر کوردستان. ئەرکوکاری پێشمەرگە غەیرە مقاومەت، غەیرە چالاکی چەکداری چی دیکەی بەڕاستی پێشمەرگە چی دەکات لەناو خەڵکدا بۆی کە کۆمەڵە بە خەڵک بناسەنێەوە، جەزبینی روو بکاوە یا سیاسەتەکانی بۆ خەڵک ڕۆشن بکاتەوە؟ ئەرزم کردی ئێمە ئەو سەردەم کە وەختێک ئەو دەستە پێشمەرگەیە، یعنی ئەو مەفرەزە پێشمەرگەیە کە دروست بوو، ئەو مەفرەزەیە بە وردە وردە فێری کاری ڕفتار و هەسان و هەڵسو و کەوتی پێشمەرگانە دەبایە بکرابایەکە کرا تا ئەندازەیەک. بەڵام ئێمە هەم لە ناوچەی بۆکان نەمانتوانی یەک زەرب یەک دەفا ئەم هێزە بۆ دای بمێنە، چونکە بڵاو بووەوە بوو بە دوو هێز، بوون بە دوو بەش. یان پێمان دەکوت مەفرەزەی دۆڵی ئاجی کەند و مەفرەزەی فەیزوڵا بەجی. مەفرەزەی فەیزوڵا بەجی بریتی بوو لە من و جانبەخت کرد و حەسەن سوڵتانی، حەسەن ئارپیجی و کاک ڕەحمانی حسەین زادە. مەفرەزەی دۆڵی ئاجی کەندیش بریتی بوو لە کاک هاشمی ڕەزایی و کاک مینەی حیسامی. دیاراگەل لەم لەوەدا کەسمان پێ زیادە بوو، کەسمان لێکەمە بووەوە، ئەوەیش جۆرێک بوو. و ئەوە ئێمە لەو کاتەدا وەزیفەمانەوە بوو کە خەریکی تەبلیغ و تەرویجێکی این ببین کە بتوانین هێز کۆکەینەوە، هێز کۆ بکەینەوە بۆ پێشمەرگایەتی. ئێمە لە فەیزوڵا بەجیا بووین، بەڵام هەر ئەو سەردەمانە کابرایەک بوو بە نێوی ڕەشیدخانی حەیدەری. ڕەشیدخانی حەیدەری لەگەڵ ئامۆزایەکیدا ئەوڵای عەباسیان پێگوت، چەند پێگوت دەرخەن چاکم لەبیر فامیلەکەم چاک لەبینەوە ئەڵڵا عەباسی بووە، کە بوون ئەوەڵین بە کرێگیراوی جمهوری ئیسلامی بوون لە مەنتیقەدا. و ڕەشیدخان زۆر شەرور بوو. ئەو وەزعیەتەی لە منتیقەی لە ئێمە تەنگ کردبوو، مرەتەب بوو بە چاوساغ و پاسدار و گروی زەربەتی دەهێنا و گروی زەربەتی هێنا بۆ سەر بۆ دێهاتەکان و یان دەکوت پاکسازی، دەهات و دەگەڕانەوە، دەهات و دەگەڕانەوە. ئێمە لە عینی حاڵدا کە بەرنامەیەکی ئاوا چڕوپڕی بوو ئەو بۆ لە بەینبردنی ئێمەش لە جەواری کارە سیاسیەکانی خۆشمانە ئێمەش بەرنامەیەکمان بوو بۆ ئەو. هەر ئەو لە ڕۆژێکیان ڕەحمان لە یەکشەوە بوو، من لە تیکان دەبووم لەگەڵ حەسەن. حەسەن بەیانی هەڵسا دەمانچەیەکی نابەر پشێنەکەی و ڕۆی چوو جادە شناسایی بکە و وەزێتی بکە و کە ئێمە بیلاخرە کاری بکەین. ئەو چوو بۆ شناسایی من مامەوە لە نێودێ کە مامەوە خەریکی جۆشکاری بووم. یەک دەفە خەبەریان منامتیان دەوری دێگیراوە، کە دەوری دێجاگە سەر لەژێر تراکتۆرەکە هاتمە دەرە جۆشکارینەکە کە تازە دەور گیرا بوو. هەر ئەو کەسەی کە خەبەرەکەی بۆ من هێنا دووچەرخەیەکی بە دووچەرخەکەم لێ وەرگرت و سوار بووم بە دووچەرخەکە لە دێ بچمە دەرەوە. دووچەرخەکەی بە جێگایە کە زەمین بوو کە شێوەرگ بوو، نەیەتوانی بڕات دووچەرخەکەم دانا و وەکەوەی بڵێن ئەمە خەڵکی ئاساییە عادیە و دەڕوا. تمەز لەم لایەوە مناڵی دێ و برا و چکۆڵە براچکۆڵم هەبوون، براچکۆڵەکانم ڕەحمان یا خاڵۆزاکانم کەوتونەتە دوام کاکە بە قوربانم هەڵێک کوژرای، کاکە بە قوربانم هەڵێک کوژرای ئیستیاندان خاڵخاڵش لە بۆکانە. من هەر ئەو لەحزەیە تەسمیم ئەوە بوو کە ئەگەر بمێنمەوە دەکوژرم، بە شکەنجە دەمکوژن، ئێدام دەکەن، بەڵام چاکرەوە هەڵدێم، یا دەکوژێم یا نەجات بەبێ. ئەو جۆرەی کە بۆ خۆیان باسییانە کرد، جەمعێکی تقریبەن بە چەکەوە تەقیان لە من کرد، 15 نەفەر تەقیان لە من کرد. من بینی تیکان تەپۆ و گۆلچەرموو یانی لە چۆمی جەخەتوش پەڕیمەوە هەڵاتم. ئێوارەکەی کە گەڕامەوە بۆ نێودێ وەزم زۆر شپرس بوو،
شتیان بۆیە نابووم کاکم لەگەڵ ڕفێقێکمان کە ئێستا لە ئەڵمانە کاکەریمی محەممەدی ئەمانە لیباسی پێشمەرگایەتیەکەم و کەوشەکان وانە بۆی نام هەموو ژێ پێم بریندار بوو داوا دەرمان و لاقمیان دەرمان کرد و بەلاسا چوینەوە نێودێ کە چوومەوە نێودێ باوکم تفەنگەکەی کە شاردبوومەوە تفەنگەکەی هێنادای بەزنەوەی تر ڕۆڵە بڕۆ تۆ لێرە ناتوانانی بژیت سەرکەوتوو بیت جان داوای لێبوردن لێ دەکەم پێم خۆشە لە مەقتەعی پێشمەرگایەتیدا لەو ڕووداوانەی کە لە بیرت ماون یا لە یادەوەریتدان وەکو بیرەوەری باسییان بکەی کە زێیەتی وەکو بیرەوەری باسییان لێ بکرێەوە حەدێ لانیکەم دەتوانێت ئاموزەندە بێ بۆ ئەو جۆگرانە و بینەرانەی کە نەسلی تازەن و پیان خۆشەکە ئەو ڕابردووە بزانن یا لانیکەم ئاشنایەتیشان لەگەڵی بێت سپاس وڵات هەر زین چۆنە کاکەریمە ئەوە دەرزکەم کە ئەگەر بڵێن لەحزە بە لەحزەی ژیانی ئەو دەورانی پێشمەرگایەتی من لە 28 مردادی 58ەوە پێشمەرگەی کۆمەڵە بووم تاوە کونێ تقریبان سپتەمبری 89 سپتەمبری 89 من هاتووم بۆ ئەوروپا بەڕاستی دەکرێت بڵێم 85 وانە 75 جێران بێشتێکی واوێ نازان دەیخن بێرانەکەی نازانم بەڕاستیێرانەکە بۆم ناچێتەوە سەریەک بەڵام هەمووی ئەوانە پڕ لە خاترەیە پڕ لە شەهامەتە پڕ لە خۆشەویستیە پڕ لە کارە مەسەلەن یەکێک لەوانە کە دەکرێت مەژاری بکەین ئێمە کاتی خۆی لە ئاوایەکەی خۆمانە ئێمە سەرڕاوەی کە کتێبخانەمان بۆ ئەم کتێبخانەمان بوو بە دەرمانخانێش دەرمانخانە بوو بە دکتۆر دکتۆرەکە دەچووە ناو خەڵک دکتۆر جعفەر کە دەچوو بە داوا دەرمانی بێهدارەکەی تیکانتەبەوە دەچوو دەردی خەڵکی دەرمان دەکرد دەرد و ئێشی خەڵکی نەخۆشی دەرمان دەکرد ئێمەش کتێبمان دەبر بۆ خەڵک و ئێمە بەو کتێبانە دەردی خەڵکمان تێدەگەیان و خەڵکمان حاڵی دەکرد کە بابا ئێوە احتیاج بۆیەکە کتێب بخوێنەوە و بزانن ئەم دنیاە چۆن دەچێتە پێشێ و ئەم زۆڵمانە لەکوێوە دەکرێت ئەمە هەموو خاتری خۆشخۆشن خاتری وەکەوەی کە بڵێن من بۆ جارێکیش نەبووە کە لە ناو پێشمەرگەدا لە زۆر ناوچەکانی کۆمەڵە من پێشمەرگایەتیم کرد لە ناوچەی بۆکان لە ناوچەی مەهاباد ناوچەی سەقز لە مەریوان لە سنا لەمانە هەموو پێشمەرگایەتیم کردووە شتێکم نەبینیوە کە بڵێم کەسێکی ناخۆش بوێ لەو کاتەدا کە کاکەریم ئەوە یەکێک لە خاترە هەرە خۆشەکانی وە کە تۆ تووڕەترین شت بووی لە من تووڕە بووی کە زانیتە من کارێکم کردو کارەکەی منت بەدڵ نەبوو زۆر لێم تووڕە بووی ڕەخنەت لێگردووم وەکو دەندووکی کە و سوورت کردومەتەوە بەڵام هەر لە ڕەخنەکەتەوە بوونەوە لێنەکەتەوە بووین من و تۆ دەستمانکردەوە ملیەک و وەکو یەکەت برادەر بووین هەر ڕفێق بووین هەر خۆشەویستێک بووین و حاضر بووین بۆ یەکتریش جان بەقتین من ئەمە بەنظری من لە فەداکاری پێشمەرگەی کۆمەڵامە بە یەغراغۆ نایڵێم ئەمە ئاوی تێ ناکەم پێم وانیە قەڵەم بتوانێت بەیانی بکە زمان بتوانێت بەیانی بکە و قەڵەم بینووسێ یعنی ئەو فەداکاری ئەو هەموو عەزەمەتە فەداکاری و برسێتیانە خاترەیەکی خۆشت لە کاک عەبدوڵڵای کەیخوسەوی وەبژێڕەوە ئێمە لە کێوەکانی لای گاوەشە لەوانە تووشی شەڕ بووین 24 سەعات توی شەڕ بووین هیچمان نەبوو بیخۆین هیچمان پێ نەبوو هەموو برسی بووین هەر کەسێکگە نانەڕەقی لە گیرفانیا بوو ئەو نانەڕەقەی دەخواردنا ئەوەشمان نەبووی کە هیچ نەبوو کە تەمەشام کرد کاک عەبدوڵڵای کەیخوستەوی خەریکە نانێکە خوارد ئاوا خۆیشی دوور گرتووە باڵێکی بەدەست و خەریکە ئاوا دەیخوارد منیش وتم جاتۆخواوە ئێنیە کاکە تواوە بخۆت خەریکی نان و ڕۆنە خۆیت و ئێمەش ئەو نانەڕەقە لە گیرفانمان دەریدەینێ خۆت کوڕەوتی هێنێکە نیشای داوتی کورە تەماشای کە ئەوە ئەوەندە وشکە
هەچیەکە کەم بۆم ناچێتە خوارەوە خەریکم بە فانتازی بیخۆم ئەو نانە. یعنی کام قەڵەم بتوانێت ئەمە بنووسێت، ئەم جەسارەتە، ئەم خۆشەویستیە، ئەم هێنە بنووسێ. یا مەسەلەن بۆ ئەمەلیاتەکان، چونکە تۆ وەختێک کە چی بۆ سەر بۆ ئەمەلیاتێک معلوم نەبوو چێ دەگەڕێتەوە چێ ناگەڕێتەوە لەگەڵت. بەڵام ئەگە وەختێک ئێلامیان نەکەرەوە کە دەچین بۆ ئەمەلیات ڕفێقێک بەجێدەما یا ڕفێقێکیان نەدەبێت بە هەر دەلیلێک یا نیرو زیاد بوو یا شتێکی دیکە بوو یا نەخۆش بوو ئەو ڕفێقا کەسەلیەکێ بوو هاواری لێ هەڵەسا ئەوەی لەسا کاکە منیش دێم، کاکە نیرو تەواوە تەکمیلە زیادیە نابێت کاکە منیش دێم. یعنی منزوم وەیە کە شتێک نەبوو خۆ دزینەوە لە کارە لە ناو پێشمەرگەی کۆمەڵەدا بۆ هەموو شتێک بوو. مەسەلەن زەروریات واداری دەکردی بەوەی کە چ بکەیت. من جارێک هەر لە ناوچەی بۆکانەوە بۆ مەئموریەتێک لەگەڵ یەکێک لە هاوڕیانی کومیتەی مەرکەزی چوون بۆ مالومە کە چوون بۆ مالومە هیچمان نەبوو، وەزمان زۆر خراپ و پێشمەرگەکانمان خەشابیان بەدەستیانەوە دەگرت، چەندانەی لە پێشمەرگەکان پوڵیشیان پێدا وتیان جێ خەشابمان بۆ بکڕە. من لەوێ چووم لە سەرگەڵ و جێخەشاب دەستێکم جێخەشاب کڕی هێنامەوە، ئەو جێخەشاب هێناوە هاتمەوە لەگەڵ کاکاشمی ڕەزایی کە کومیتەی ناوچەی بۆکان بوو مەسئولی ماڵیش بوو، مەترەحم کرد کاکاشم ئێمە من ئەتوانم خەشاب بدورم جێخەشاب بدورم با جێخەشابێک بۆ ئەو پێشمەرگەکان جێخەشاب دروستکەین. کاشوتی دەکرێت گوتما دەکرێت دی چۆنێکە گوتم ئاشتێشمێ لە نێو شار دەنێرم کەس بێت هەر ئەو کەسە بۆ خۆی بێ کە نادم کەس ها لە نێو شارەوە چەرخی بۆ هێناین چوو لە تەورێت چەرمی بۆ کڕین وەسایلی بۆ کڕین و هێنای منیش دانەیەک لە خەشابەکانم هەڵ پچڕی و دووبارە کردم بە شاڤڵۆن و خەتم لەسەر ساز کرد و خەیاتخانە گەورەکەی کۆمەڵە لەسەر ئەو هینەوە دروست بوو. من ئەو کارانم دەکرد دوای ئەوەی کە من ئەو کارانم دەکرد ئەو کارم کرد و هەموو پێشمەرگەی کۆمەڵی ناوچەی بۆکانمان هینکۆگە پێشمەرگەی ناوچەی بۆکان لەگەر چوو بە ناوچەکانی دیگە لە هەمویان پۆشتر بوو. ئەو جارێکە ناوچەکانی تریش داوایان لێکردین ئەو بوو کە کاک ڕەحیمی بەنگیشیان هاوڕێی خۆشەویستم ڕەحیم بەنگیشیان نات بۆ یارمەتی من هات لەوێ لەگەڵ منە خەیاتیمان کرد دوای من ڕاجۆزام لە خەیاتخانە من چوون بۆ شوێنێکی دیکە یعنی من بە کاچەر فەڕەنسەی دەستی کومیتەی ناوچەی بۆکان بوو. ڕاستی باسیەوەت کرد تا 89 ئەگە هەڵە نەبم پێشمەرگە بووی، بەڵام دوای 89 هۆکارەکەی چییە واز لە پێشمەرگایەتی دێنی؟ من وازم لە پێشمەرگایەتی نێنا، من بریندار بووم لە لایەن مەرکەزی پزیشکی کۆمەڵەوە، من کەسێک بوو ئێزامی بووم بۆ ئەوروپا کە بێم بۆ عیلاج، چون چەندین جار نادمیان بۆ بەغدا لە بەغدا عیلاجیان بۆ نەکرا یان ئێمە ناتوانینەوە عیلاج بکەین کە دەبێ شوێنێکی باشتر و جێگای باشتر. ئەو کاتە ئیتر من لەلایەن مەرکەزی پزیشکی کۆمەڵەوە بڕیار ئەوە درا بوو کە من بێم بۆ ئوروپا و بێم بۆ عیلاج کە هاتم بۆ ئەوە هاتم متاسفانە کە هاتم ئەوەش نەبوو کە بمێنمە هاتم عیلاج کەم و بگەڕێمەوە ئەوە نیەتم بوو. بەڵام وەختێک کە ئیترین بووین ئەم بەزمە بەسەر کۆمەڵا متاسفانە هات ئەو شەرایط هۆزا و ئەحواڵەی کۆمونیزمی کاریگەری لە کۆمەڵا جیابەوە کۆمەڵیان بەجێهێش کۆمەڵا این بوو ئیتر وردە وردە وای لێ هاتوو ئەو شەرایەتە ڕۆژ بە ڕۆژ کراو ئێمەش لێرە نیشتەجێ بووین و ماندگار بووین و ماینەوە لە ئەوروپا. ئەگەر وەک دواپرسیار مەترحیکەم ئەو پرۆسەی دوای دێ دەرێ دوای بریندار بوون تو پرۆسەی چارەسەریت ژیانێکی نوێ دەست پێ دەکەی لە ئاڵمان لە وڵاتێکی ئەوروپایی، ئاستانگەکانی بەردەمە لەو پرۆسەدا چی بوون و لە کەناریشیدا من بەڕێستانم وەکو چالاشێکی سیاسیش سەرڕایەوەکە یەکێک لە پێشمەرگە دێرینەکانی کۆمەڵی وەک چالاشێکی سیاسی ناوم بردی، چالشە سیاسیەکانە لە چیدا خۆلاسە دەبنەوە یا مەعمولاً تەبیەتەن چی دەکەن کاری فعالیەتی ئەوە چی نەزمیان؟ وڵا هاوڕێ کەریمجان من ڕاستەکەی ڕاستە وەک تەشکیلاتی لەگەڵ تەشکیلات نەمابوو، بەڵام
ئێستایشی پێوە کە لەگەڵ جەنابەت قسە دەکەم من لە هەر جێگایە کە حوزورم پیدا کردووە هەمیشە هەر وەکو کۆمەڵە وەکو مدافعی کۆمەڵە وەک کەسێکی کۆمەڵەیی قسەم کردووە و هەرواش هەڵسوکەوتم کردووە لە هەموو مەراسمەکانە لە هەموو ئاکسیۆنەکانە لە هەموو مەسایلەکانە چ مەربوط بە کورد بوو بێت چ مەربوط بە ئێران بە سەراسەریەکەی بوو بێ بەشداریم کردووە فعالیش بووم تێیدا بە فعالانە بەشداریم کردووە پێم وایە بووە من بۆ خۆم ئەتوانم ئاوا بڵێم کۆمەڵە منی گەورە کرد من کۆمەڵم گەورە کرد یعنی هەردووکمان بە یەکەوە یەکمان گەورە کرد من کۆمەڵم بەم جێگایەگەیان کۆمەڵەش منی بەو جێگایەگەیاندووە یعنی من ئەو شانازیم هەمیشە هەیە قەت ئەوم لەبیر ناچەوە قەتشەوە لەبیر خۆم نابمەوە من بە لەحزەی گوزەشتەی خۆم و ئێستای خۆمەوە شانازیەکەم کە وەک کۆمەڵەیەک خەریکم لە هەموو شوێنەکە خەریکم مبارزە دەکەم من حتا لە پێناوی ئەو خەباتەی تێکۆشانی کۆمەڵەشدا قوربانیم داوە باوکم فقط جورمی ئەوە بوو کە کوڕەکەی کۆمەڵەیە جورمی ئەوە باوکمیان ئێدام کرد بەبەستمەوەی کە بڵێم من جا لەوەنی من ڕاستە لەعانەکە تۆزێک ڕەنگە دردۆنجێکم ببێت دردۆنجێکم لە ڕفیقەکانم هەمە دردۆنجیم لە کۆمەڵە نییە دردۆنجێک کە هەمە لەم سیاسەتەی کە ئێستا هاوڕێیانم گرتویانەتە پێش نەگەل لەگەڵ سیاسەتی کۆمەڵە چون سیاسەتی کۆمەڵە سیاسەتێکی ئینسان دۆستی بوو ئینسان دۆستانە بوو بەرابەری تەڵەب بوو ئەگەر من ئەوە بکەم بۆ پرسیارێک باز دەکەی کە من دڵدۆنجیم لە سیاستەکانی کۆمەڵە نییە وەک تشکیلات وەک سیاست و بەرنامە بەڵام دڵدۆنجیم لە کەسەکان هەیە لە کەس هەیە وەک شەخص ئەگەر پرسیارێکی عامی بکەم خصوصیاتی پێشمەرگەی کۆمەڵە دەبێت چی بێ و دڵدۆنجی کاگڕەحیم لە هەڵسوکەوتی مەزموعەیەک لە ڕفێقی یا کەسانێک کە باعث دەبێت کاگڕەحیم دڵدۆنکە یا کەسانێکی دیکەی وە کاگڕەحیم چین تایبەتمەندی ئەوەی کە پێشمەرگەی کۆمەڵە خۆشەویست دەکات چییە دەبێت تایبەتمەندیی بێ و کاگڕەحیم لە چی دەتوانێت لەمەند بێ ئەگەر بە شتێکی عمومی نەک وەک فەرد والله منیش بە عمومی زانکی من خۆ لە ناو قسەکانمان ئیشارەم پێ کرد یەکێ ئەوەیە کە لە ناو پێشمەرگەی کۆمەڵەدا لە ناو کۆمەڵەدا پاشقولدان نەبوو کاکەریم وەختێک کە پاشقولدان نەبوو پشتەرگویی نەبوو زەمکردن نەبوو ئەمە شتێک بوو لە ناو پێشمەرگەی کۆمەڵە ئەمە ڕسم بوو خۆشەویستی و حاضر بوون ڕفێق بۆ ڕفێقی خۆی گیان بەختکە ڕفێقمانەمازانی کەەوەی گیانی بەخت کردووە ڕفێقمان بۆی کە گیانی بەخت کردووە تازە سوور تۆ زانیتەوە ڕفێقە گیانی بەخت بەڵام بۆی هێنانەوەی ئەو جەنازەیە ڕفێقی دیکە من چۆن گیانی بەخت کردووە بەڵام من لەم ئاخرانەوە ئەوەم بینی نا ئەوە نییە پشتەرگویش هەیە پشتی پاخاڵیکردنیش هەیە کۆمەڵە هەمیشە بۆ ئیتحاد و هەمبەستەجی حەولی ئەدا ئێستا ئێمە بۆ ئینشقاق زیاتر حەولە دەین تاوەکنێ بۆ ئیتحاد و هەمبەستەجی یعنی مشکلەکەی ئێمە دردۆنجەکەی من لەوەدایە من دەڵێم کۆمەڵە دەبوایە ڕۆڵەی ڕۆژی تنگانە بوو دەبێ هەمیشە ڕۆڵی ڕۆژی تنگانە بواە ئێستا نییە لە دیدگای بەڕستان ببوو لە حاڵی نەبووم لە ئێستا ڕۆڵەی ڕۆژی تنگانە نییە بەنظری من نا بەنظری من ئەوە ڕخنەیە لەسەر کۆمەڵە وەک تەوسیە چییە پێت وایە دەبێت چی بکرێت ئەگەر تەوسیە نەزانیشە من تەوسیەم ئەوەیە ئاخرین تەوسیە و ئاخرین کەلامت ئاخرین کەلام و ئاخرین تەوسیەی من ئەوەیە کە ئێمە زۆر بە نیەتێکی پاکەوە زۆر بە نیەتێکی ئینسانیەوە چووینە پای حیزبێکمان دروست کرد و ئەو حیزبە لە عمری ئەم 38-39 ساڵ عمریدا هەر کۆمەڵە خەدەماتی پێداوە ئەو نەبووە کە خەدەماتێک بە کۆمەڵە بدا و هەر ئەوە باعیسەوە بووە ئەم ڕفێقانەی ئێمە مشکلان بوو دەبێ مەسەلەن من ئەتوانم چون ڕفێقی زۆر عەزیزمانە ڕاهبەرە کەسی زۆر گەورەیە کاکسە ئیبراهیمی عەلیزادە کاکسە ئیبراهیمی عەلیزادە ڕاهبەری کۆمەڵەیە
ئەمڕۆکە دادنیشێ لە پلنۆمی کۆمەڵەدا بە لیباسی پێشمەرگانەوە سەبحەینێ دادنیشێ بە کۆت و شەڕواڵەوە لە پلنۆمی حیزبی کۆمۆنیستە. کاک سەیبراهیم ئەوەی پێی بێ و پێی بوو بێ لە کۆمەڵەدا لە پلنۆمی کۆمەڵەدا کوتوویەتی ئەگەر دەچێتە پلنۆمی حیزبەوە هینە تێکراری قسەکان یا ئەگەر لە پلنۆمی حیزبا دەیکاتێتەوە بۆ پلنۆمی کۆمەڵە هەر تێکراریە. من منزورمەوەیە کە بڵێن ئێمە هێزێکمان هەیە لە منتیقەیەکدا بووین تواناییمان بووە تواناییمانەیە بە خەڵک بڵێن من پێم وایە بڵێن ئێمە نیەتمان زۆر پاک بووە نیەتمان زۆر باش بووە ئێمە مشکلەمان لەگەڵ کۆمۆنیزمان نییە مشکلەمان لەگەڵ حیزبی کۆمۆنیستان نییە ئێمە مشکلەمان لەگەڵ وایە ئێمە خۆمان ئەبزارێکمان دروستکەمە ئەبزارەی ئێمە بەدەستێمە و مۆفەقیتی بەدەستنێناوە ئێمە ئەبزارەکەمان بگۆڕین بە گۆڕینی ئەو ئەبزارە ئەتوانین بە نەزەری من کۆمەڵە ئەتوانێت چێتەوە سەر ئەو جایگا و پایگایی کە بوویەتی چونکە ئازانی بۆ تازە ناتوانێت لەوە زیاتر بڕاب هینە بکە ئەوە بدات بەدەستی ئەمی دیکەەوە ئەودا بەدەستێوی دیکەەوە ئەمەیان کۆمەڵە حەلی ناکە حیزب حەلیەکە ئەویان حیزب حەلی ناکە کۆمەڵە حەلیەکە تەماشا دەکەی لە عینی حاڵە هەردێک لایەن بۆیان حەل نابێت بەڵام ئەگە هەر بوو بە وەزیفەی یەکێک لەم لایەنانە بە نەزەری من دەکرێت من ئاخرین تەوسیەم ئەوەیە نەترسین ڕووی دەمم لە ڕفێقەکانی خۆم ئەوەیە منیش لەگەڵ ئەو ڕفێقانم ئێمە بچینەوە پای کۆمەڵەیەکی بە سەداقەتی ساڵی 57 و 58 مانەوە چینە پای کۆمەڵەیەک ئەو کۆمەڵەیە تەقوێت بکەینەوە و ئەو کۆمەڵەیە بەرزکەینەوە لە هەر کات و ساتێکی دیکەیشدا حیزبی ئەگەر تەبەقەی کارگەری ئێران بەوەگەی کە نیازی بەوەیە حیزبی خۆیی ببێ بە نەزەری من ئێمە ئەبێ بە سەری ڕوت و بە پێی پەتیچین بەرەو پیری ئەو حیزبە بەڵام ئێستا تەبەقەی کارگەری کورد ئەوەی دەرک کردووە پێویستی بە کۆمەڵەیە دەبێت کۆمەڵی بۆ تەقوێت بکەین. زۆر سپاست دەکەم بێگومان تەوسیەکەت دەگاوە بینەر و بیستەر گوێی لێ دەبێت ئەوە ڕوانگەی شخصی بەڕێستانە کۆمەڵە لەگەڵ حیزبی کۆمۆنیست بە پێی بەرنامە و ئەساسنامە هیچ جیاوازیشیان نییە لەگەڵ ئەوەی کە ئێمە بە کوردی قسە دەکەین مخاتبمان کرێکاران و زەحمەت کێشانە لە کوردستان لەگەڵ ئەوەشدا هاوچارنووسانمان هەیە لە سەرکاسەری ئێران و بگرێ ئیدعا دەکەین کە لە جیهانیشدا بەو خاترە گومان دەکەمەوە لە ڕوانگەی منەوە خودی حیزبی کۆمۆنیست وەکو چوارچێوە وەکو زەرفێک بربەست نییە ئەوەی کە بربەستە شێوەی تێڕوانین شێوەی ئەمەلکرد شێوەی پراکتیکەکە دەتوانێت تەنانەت لە کۆمەڵەشدا ئەوە سدەقەکە یعنی تۆ ئەگەر سیاسەتی کۆمەڵە بە دروستی نەبێ پێشەوە ئەمەلی پێنەکەی و نەیکەیتە پراکتیک بێگومان خودی کۆمەڵەش وەکو ئامرازێک وەکو زەرفێک دەبێتە بربەست وە موفەق نابێت هەر بۆیە ئەوەی کە ئەگەر تەسەور بکەین حیزبی کۆمۆنیستی ئێران جایگای واقعی خۆی پەیدا نەکردووە نەگەیشت و پێگەی کۆمەڵاتی کە مدعیە و دەبێ بێت وەک خۆی دلیلەکەی عمل نەکردنە بەو بەرنامە و سیاست و دوورنمایی کە ئەم حیزبە هەیەی بە شێوەیەکی دروست پس لە تاکتیکدا شاید ئیشکالات بووە بێگومان کەمکاری بووە هەڵە بووە ئەگەر لە ئەو هەڵانە ڕاست بکرێنەوە ناتوانێت زەرفێک بربەست بێ لە بەرامبەر بەرە پێشچوونی ئەم سیاستانە لە هەر سوورەتدا من سپاست دەکەم تۆ لە ڕووی دڵسۆزی و من کورتێکی فەرموو زۆر قسە ناکەم لەسەرەوە چونکە بەڵام ئەوە دەڵێم ئەزانی چی بوو تەبەقەی کارگەری کورد بوو وجودی کرێکار و زەحمەکێشی کورد بوو کە کۆمەڵی بە وجود هێنا لە ئینقلابدا متوجه بووی لە ئینقلابدا کۆمەڵا شتێک نەبوو کە کۆمەڵات ئەو نیازە بوو کە تەبەقەی کارگەر لە کوردستان داوای دەکردوە ئەو کۆمەڵەیە هات و جەمێکیش لە کەسان هاتن کۆبوون و لە دووریتان کاکەژان با بیکەین من منزورمەوەیە کە ئەرزم بە زۆربەی خۆم شێوەی مبارزە کار نیازی مبارزەی تەبەقاتی لە شوێنێکدا ڕەنگە لە دیەکە پڕەنگ بێ لە شارێکە کەمڕەنگ بێت ئێستا لە کوردستاندا ئەم مبارزەی تەبەقاتیە پڕەنگە ئەو پڕەنگبوونەوەیە کە کۆمەڵەیش این بووە ئەنا ئەگەر ئەوە نەبووە من دەڵێم چونکە کورد بە کوردی خۆی حیزبی خۆی بوو
حزبی دموکراتی خۆی بوو ئەی بۆ هات بۆ کۆمەڵی لازم چونکە بۆشاییەک بوو دەوایە چەپ لە کوردستانە دەبایە ئەو بۆشایی پڕ کردایەتەوە چی پڕێکاتەوە کۆمەڵ دەبێ پڕێکاتەوە مەبەست مەزمونیە کە لە دەرەوەی کوردستان چەپ نییە لە ئێرانە چەپ نییە بەڵە چەپ هەیە لە کوردستانە تەبقەی کارگەری ژێت ئاکتەری تەبقەی کارگەر لە دەرەوەی کوردستانە کارگەری دایم و بەسلا بە کەلیمەی تێۆریەکەی پرۆلێتاریای واقعی لە دەرەوەی کوردستانە بەڵام ئەو ئاگایی تەبقاتیەی کە کرێکارێکی کوردهەیەتی لەگەڵ ئەو ئاگایی تەبقاتی کە لە دەرەوەی کوردستانە هەیە قابلی قیاس نییە قابلی مقایسە نییە چونکە ئەم ڕووناکبیرەی ئێمە احتیاجی بۆیە کە ئەنیژی لە شوێنێکەوە بگرێت ئەو ئینیژیە کە ئێمە دێنێ بۆ ئەو ئینە ئەمە نییە لەو رابطێدا من کۆمونیزم بێڕەنگکەم و لە ئێراندا بێڕەنجی ناکەم بەڵکە پێشم وایە ڕزگاری ئاخرین ڕزگاری نەجاتی بەشەریەت کۆمونیزمە لە کۆمونیستەکان بەشە ڕزگار دەکەنەنا کەسی دیگە ڕزگاریان ناکات. زۆر سپاس دەکەم ماندووان کردی و هیوای سەرکەوتنت بۆ دەخوازم و تەمەندرێژی و لەش ساغی زۆر سپاس بۆ بەشداری لەم بەرنامەیەدا کاگراهینجان هەروەکی تر بۆ هەموو هاوڕێیانی کە لە پشتی کامەراوە ماندوو بوون بە کارەکەمانەوە سپاسیان دەکەم دەستخۆشیان لێ یەکەم و دەستخۆشیش لە جەنابەت دەکەم و دەستان خۆش بێ و سپاس دەکەم بە هیوای ئەوەی کە شتێکی بەسوودمان باس کردبێ و بۆ بینەرانی خۆمان زۆر سپاس دەکەم سەرچاوەکان بەرەزان و خۆشەویستان ئەوەی کە پێشکەشتان کرا و توێژێک بوو سەبارەت بە ژیان و خەباتی هاوڕێ ڕەحیم مەحموودی ناسراو بە ڕەحیمە ڕەش لە زمان خۆیەوە سپاسەوەی کە تا کۆتایی بینەر و بیستەرمان بوون تا ئاڵقەیەکی دیکەی بەنامەی ژیان و خەباتی یاران و بێگەیشتنەوەمان لەگەڵ میوانێکی تازە شادی و بەختەوەریتان ئاوەتمانە.